الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. برزة پرسیاری لە خۆم و لە ئێوە شەکەم، بەس تو خوا ڕازگۆیانە جوابم دەنەوە. ئەگەر برادەرێکت مۆبایلێکت بۆ بکڕێت، ئایپادێکت بە هەدیە بۆ بێنێت، چوو زانم سەعاتەکەی خۆی پێشکەشت کات، توخوا لەو کاتەیە چەندێ دڵت خۆشە، ورە چەندێ سوپاسی یەکەیت، توخوا لە هەر شوێنێکا بیبینی ڕێزی لێ ناگریت، لە هەر شوێنێکا بیبینی سەلامی لێ ناکەیت، لە هەر مەجلیسێکا بیبینی احترامی لێ ناگریت. بەرە وەڵڵا لەبەر ئەوەی شتێکی زۆر بەسیتی بۆ کڕیوە، شتێکی بۆ هەدیە کردویت، سفڵە نیت، چاکەی ئەو کەسەت لە چاوایە، ئەمە بۆ شتێکی زۆر بەسیت. باشە ئەگەر کەسێک ڕوحی خۆی پێشکەشت کات، ئەبێ چەندی ڕێزی لێ بگریت، ئەبێ ئەم کەسەت چەندێ لا گەورە بێت. عەزیزەکەم، سەیریکە کچێک 20 ساڵ 25 ساڵ ڕوحێ گەورە ئەکرێت، ئەم باوکە بە ڕەنجبەری، بە شوانیەتی، بە کرێکاری، بە داماوی، بە عەرەقەی نێوچەوانی گەورەی ئەکات. چەنەها جار فەرمێسک بە چاوی ئەم باوکەیە هاتۆتە خوارەوە لەبەر ئەو کچە، لەبەر ئەو ڕوحە. ئێستا لە پڕێکە بەبێ مقابل پێشکەشی تۆ یەکات. تۆ چۆن ئەبێت بێڕێزی بەرامبەر ئەو باوکە بکەیت؟ تۆ چۆن ئەبێت بێڕێزی بەرامبەر خاوەنی ئەم ڕوحە بکەیت؟ دایکێک هەزارەها ناڕەحەتی بەم کچەوە بینیوە، هەر بە بەلاش پێشکەشی تۆ یەکات. تۆ چۆن ئەبێت بێڕێزی بەرامبەر ئەو دایکە جوانە بکەیت؟ تۆ چۆن ئەبێت سفڵەبی بەرامبەر ئەو هەموو چاکەکاری لەگەڵ تۆیان ناکردووە؟ تۆ کەسێ مۆبایلێکی بۆت کڕیوە کە بای دەوەرەقە نابێت، هەتایە لە چاوتایە و سفڵەنیت بەرامبەری، لە هەر شوێنێکا بیبینی ڕێزی لێگریت. بەڵام ئەوە ڕوح پێشکەشی تۆ کراوە، کورە بابەوە بەس کەسی عاقڵ بیری لێکاتەوە. معقولە بۆ تۆ شتێکی بەسیتی دنیایی سفڵەنی بەرامبەری ئەم چاکەکاریت هەتایە لە چاوایە، بەڵام ڕوحێ پێشکەشی تۆ کراوە، تۆ بەلاتەوە زۆر هیچە؟ کوڕەکەش بە هەمان شێوە. ئەم کوڕە دایک و باوکی گەورەیان کردووە بە ڕەنجبەری، بە کرێکاری، بە شوانی، بە عەرەقی نێوچەوانیان، بە خۆشی و بە ناخۆشی. 20 ساڵ 25 ساڵ ئەنجا ئەم کوڕە خەباتی کرد، ئەم کوڕە ماڵی دروست کرد بۆ ئەوەی ئاوێتە بێ لەگەڵ ڕوحی تۆیە، بۆی بێتە هاوسەفەری تۆ، هاوسەرینی تۆ، هاوسفرەی تۆ. کشە شرینەکەم، تۆ چۆن ئەبێ بێڕێزی بەرامبەر کەس و کارەکەیکی؟ تۆ چۆن ئەبێوان ڕوحان پێشکەشی تۆ کردووە؟ چۆن ئەبێ بەرامبەر بە دایکی سفڵەبی، بەرامبەر بە باوکی سفڵەبیت؟ چۆن ئەبێ لەم لاولا باسی کەیت؟ ئەی بۆ سەرەتا پێت ئەوت دایە؟ بۆچی سەرەتا ڕێستان لە کەس و کاری یەکتری ئەگرت؟ ئەها شەهر العەسەل، مانگی خۆشی، مانگی شیرینی و هەنگوین. ئەی بۆ دوای ئەوە قسە و باس پێیا بوو، لەدایەوە بووە خەسوو، لە خەسەوە بووە دوژمن. بۆچی؟ ینی لەبەر چی وای لێ هات؟ بۆیە هەوڵ دەم ڕێز لە کەس و کاری یەکتری گرن. ئەم پەیامەم بۆ ئێوەیە. ئەگەر ئەتانەوێ خۆشەویستیتان بەردەوام بێ، ئەگەر ئەتانەوێ مناڵەکانتان مناڵێکی جوان بێت، پەروەردەیەکی جوان، ئوسرەیەکی جوان، ئەبێ ڕێز لە کەس و کاری یەکتری بگرن، ئەبێ سفڵە نەبن بەرامبەر یەکتری. ئەو کەسە ڕوحی خۆی پێشکەشی تۆ کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک فاتیمەی کچی ئەداتە ئیمامی عەلی، ئەفەرمی ئاگات لێ بێت، ئینەها بیضعة منی، کورە ئەوە جەرگی من، ڕوحی منە، پێشکەشی تۆم کردووە، ئاگات لێ بێت. هەوسەرە بەڕێزەکان، هن لیباس لەکم و ئەنتم لیباس لەهن، ئێوە پۆشاکی یەکترین. ئینسان بە بێجل و بەرگ زۆر ناشرینە. چۆن ئەبێت عیب و عار لە خزم و کەسوکاری یەکتری دەرکەن؟ چۆن ئەبێ بێڕێزی بەرامبەر براکانی بکەیت، بەرامبەر بە خوشکەکانی بیکەیت؟ چیان وتووە یا چی ناڵێن ئەوە گرنگ نییە، گرنگ ئەوەیە تۆ ڕێزی لێ بگریت. هیچ کەسێ گوناهی کەس هەڵناگرێت، خوشکەکەی هەرچی وتووە یا نەیوتووە. هەوڵ دە بە خۆشەویستی خۆت و خێزانەکەت، بە ڕێزگرتن لە خەسوو لە غەزورت ئەوان بێدەنکە. هەر جارێک چووی بۆ لایەن هەدیەکیان بۆ بەرە، تەهاد و تەحابوو، وەڵڵاهی هەدیەکی زۆر بچووک، ئەها ڕەفتەیەک لەچکێک بۆ خەسووت بەرە، باشە مشکیە بۆ غەزورت بەرە، وەڵڵاهی ئەو دیاریانە هەمووی خۆشەویستی دروست دەکات. ئەو قسانە وجودی نامێنێت. بۆیە ئەگەر ڕێستان لە کەسوکاری یەکتری گرت، ئەو زەواجە سەرکەوتووە بێت، و هەر کاتێکیش بێڕێزیتان بەرامبەر بە کەسوکاری یەکتری کرد، زوو فەشەل ئەهێنن. ئێستا زۆربەی کێشەی خێزانەکان چییە؟ ئەوەیە ژنە بێڕێزیەکە بەرامبەر بە کەسوکاری پیاوەکەی، پیاوەکەش بە هەمان شێوە. بۆیە ئەمە خراپە، ئەمە دەردە، ئەمە عیلەتە،
وکە کاتێک جیا بنەوە باجەکەی ئەدەن ئەنجا ئەڵێن خۆزگەوامان نەکردایە خەتای فڵان کەس بوو خەت خەتای خۆتە وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم كسابتي دسي خوتا من يستا لمالكي خوم كي قساكا با قسبكا المهم خيزانكي خوم خوشوي هر كاتي تشون بو مالي غزورانم احترامي كي طواويان ليكرم رزي كي طواويان ليكرم من شني لي دانيشم 2 ساعات 3 ساعات روجي طواو زياتر نيه اقريمو خانه خويكي خوم اقريمو مالكي خوم توش بهمان شيوه لسوچيكي مالكي خوتاي لجورێکی خۆتایی هەوڵ دەخۆش بەخت بە هەر کاتێک گەیشتی بەوان مانگی جارێکە هەفتەی جارێکە ڕۆژی 2 ساعاتە ڕێز و احترامی خۆت لەوان بگرەوەتەوە ئەو کاتە بەو شێوازە ئەگەر بیرت کردەوە هەم خۆشەویستیەکەتان بەردەوامە بێ هەم بەبێ کێشە و مەشاکل ژیانی خێزانی بەڕێکن الله من و ئێوەش عاقبەت خەیر کا و بەختەوەرمان کات والسلام عليكم ورحمة الله وبركاته